ئافرەت بەشێکی سەرەکیە لە کۆمەلگا دانەبراوە و دەتوانین بڵێن نیوەی کۆمەلگایە. پێویستە هەمومان ڕێز لە ئافرەت بگرین و ناکرێ بە بیان و شەرەف کوشتن و بڕین و کوشتنی ئافرەت و فرێدانی ئافرەت دەست پێ بکەین. پێویستە هەمومان دژیەمەوە بوەستین و پێویستە پەرلەمان و دەستگا ئەمنیەکان و ئاسایشی وڵاتە ڕێگری لەم دیاردانە بکە و دیاردەیەکی زۆر ناشیرنە بە بیان و شەرەف و بە چەند بیانوێکی تر ئافرەت دەکوژرێت و فرێدەدرێت. نابیتن تندوتیژی دیگر افراد بیتا کران وکی از بینم حتی آیین اسلامی دا بهای که پر بنرخ دیگر افراد دانایا من بو ئافرەتێکی کورد واز دەکەم لە کۆمەلگا ئێمە پێویست ڕێز لە ئافرەت ناگیرێتن و گوێ لە ئافرەت ناگرنەوە ناکەن تێبکەن زیاتر تونند و تیژی بەرامبەر ئافرەت بەکاردێتن ئەو شتانێک کە ئەمە دەیبینین ڕۆژانە بە چەندها کەس تووشی ناخۆشی و نامەت دەبێتن یا خۆی دەسووتێنێتن یا خۆی دەکوژیتن تووشی زۆری جووا دەبێتن. پێویستە لە ڕووی ئاینی پیرۆزی ئیسلامی شێوکە زۆر ڕێز لە ئافرەت گیراوە پێی پێویست ڕێزی لێ گیراوە. حقوقی ژنان زۆر هەیە لەبێرە ینی حریەتی ژنان زۆر هەیە زۆر ڕێزگرتن بۆ ژنێ هەیە لە ئەقلیمی کوردستان بە تایبەتی وەکی ژن مدیتی زۆر ڕێز و احتیرام بۆ ژنێ هەیە تند و تیژی کەمە.